یەکەم هەواڵمان ساوێن پێشانگایەکی فۆتۆگرافی کراوەتەوە لە بە ئامادەبوونی کۆنسۆڵی فەڕەنسا و ئاژانسی فرانس پرێس کە ئامادەی کردووە ماوەی 10 ڕۆژ بەردەوامە بێ ئەم پێشانگایە کە ئامانج لە پێشانگاکە و لە دەربڕینی وێنەکان و پیشاندانی وێنەکان هەموو ناسانی کللتورەکەمانە بە گەلانی جیهان بۆ ئەمە بەستەش لێدوانێکمان لە سەرپەرشتیاری بەشی پێشانگاکە وەرگرتووە کە ئاماژە بەوەکە کە کللتور و هونەر چەند ئاماژەی پێدرێت چەند گرنگی پێدرێت لەلایەن ئاژانسی شەو و هەروەها لەلایەن ڕێکخراوە جیهانەکانەوە فۆتۆگرافەر و ڕۆژنامە نووس خدر دۆملیمان لەگەڵا کە لێدوانی ئەبوو ئامادەکردوین با پێکەوە بینەری بین. بە ئامادەبوونی کۆنسۆڵی فەڕەنسا لە هەرێم ئاژانسی فرانس پرێس پێشانگایکی فۆتۆگرافی بۆ ژمارەیەک لە فۆتۆگرافەرەکان کردەوە کە ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێ. لە پێشانگاکەدا هەڵبژاردننی فۆتۆکان وەک ئاماژەیەک بوون بۆ ناساندنی هێشتنەوەی کللتوری کورد و ناساندنی بە جیهان. لە ڕێگەی ئەم فۆتۆگرافەران کوردانەوە ڕۆژانە فۆتۆکانیان بۆ ئاژانسەکە ڕەوانە ئاکەن. سەرپەرشتیاری بەشی پێشانگاکە باس لە گرنگیدانی ئاژانس و ڕێکخراوە جیهانەکانەکە بە کێش و دۆزی کورد بە تایبەت لە ڕێگەی هونەر و کللتورەوە. لێدوانی خدر دۆملی ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەر. بەڕاستی وەکو فریمینگ و وەکو مامۆستا سەفین دەستی باڵای هەیە بۆ بواری فۆتۆ لە سەرانسەری عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوە هەڵبژاردننی ئەو وێنانە بە دەکمەن هەڵبژارتوینە کە هەر وێنەیەک چیرۆکێکی ڕاستە و خۆی دەگەینێت چیرۆکێکی سەربخۆوە لە هەر وێنەیەک لەبەرەوە تایبەتمەندی ئەم پێشانگە ئەوەیە کە چەند هۆنەری فۆتۆگرافی تا ئێستا ماوە سەرنجی خەڵک ڕاکێشت یەکەم دووەم ئەوەیە کە چەند پێشانگە گرنگە بکرێت بۆ زیاتر خەڵک بایەخ بە پرۆفیشناڵەتی و ئیشی پیشەیی بدەێت لە بواری فۆتۆ خاڵی گرنگەوەیە ئەمە لە هەولێر ئەم خەڵکە هەموو هاتووە و ئەم وێنانە هەڵبژاردنەوە بۆ ئاژانسی فرانس پرێنس کە زۆرینەی پەیامنێران و فۆتۆگرافان لەسەر ئاستی عێراق و لە دەرەوەی عێراقیش ئەم وێنانە هەڵبژاردنەوە نامەیەکی هاوبەشیان گەاندووە کە چەند فۆتۆ دەتوانێت چیرۆکی خەڵک ڕاستەوخۆ بگەینێت. Yalla. Salut.